ڕاستی ئەگەر ئەو کۆمۆنیستانەی کە بە ئەو بۆچوونی کە بێ ماڵێن ئێوە ناوەکەی خۆتان بکەنەوە ئەم مەمدانی ببینن. مەمدانی بۆ دەنگی هێنایەوە. ترامپی بۆە لێکرد کە بڵێ من شارەداری نیویۆرک بودجەی لێ بڕم لەبەرەوەی پلاتفۆرمی خەڵکی دانا بە چەند خواستی خەڵکەوە کە ڕێگاوبان هەرزانەکە کە باج کەمەکاتەوە کە کرێخان و دابەزێنێ ئەمانە خواستی خەڵکن بە بڕۆی من بۆچی ئەمە خواستێکی شیعە بێ بۆ ئەمە خواستی ناسیۆنالیستی بێ بۆ خواستی لیبراڵێ بێ بۆ خواستی کۆمونیستەکان نەبێ. ئێمە لە بەرنامەی دنیایکی باشترە باسی ئەومان کردووە ئەگەر ئێمە لە قودرەتا بین بێکاری نایڵین کاریا بیمەی بێکاری تەمینی ژیانی لانی کەم بە ڕەفاهێکی عمومی لە خۆڕایی ئاو کارەبا لە گەیاندن لە ئەنتەرنێت لە هاتوچۆ لە دایانگای خۆڕایی لە مەکتەبی خۆڕایی لە زانکۆی خۆڕایی لە هەموو شتێ خۆڕایی یەکەین حتا نەوت خۆڕایی یەکەین بۆ ناوخۆ یەکسەر ئەو کاراکەین بە بڕای من ئەو نمونەی ئەم برادرە هێنایەوە دقیق تەئیدی ئەم سیاستەی ئێماکە ئێمەش بڕۆن سیرکەن پلاتفۆرمەکەمان ئەڵێن کەسێ بێ کە یاسای ئیعدام نێڵێ ئەوە خەڵکان ناسێگە 20 ساڵ زیندانکردن و هەتایی نێڵێ ئێمە داوامان کردووە کە دەسەڵاتێکی سکولار دامەزێت دایدین لە دەوڵەت ئەم لێشاوە کۆنەپەرستیەکە هەناسەی لە خەڵکی ئازادی خواز لە ژنان بڕیوە کۆتایی بێ یاسای جعفەری و فرژنی لە پەرلەمانی هەرێم و بەغا هەڵوەشێتەوە ئێمە داوامان کرد کە یاسایەکی کرێکاری پێشڕۆ بێ کە ئیتر لە سەرکاردەرکردن شمشێرێ نەبێ بە سەرسەری خەڵکەوە خاوەن کۆمپانیەکان دەستیان کورد بێ بەچی حەقێتەوە کرێکارێکی ژینگە حتا ئەگەر هەڵەیەکیشی کرد بێ قانونتان هەیە خۆتان بۆ یەکسەر زیندانیەکەی لە ئاسایش و بۆ کرێ لە سەرکاری دەڕی ئەمە نانبراوکردنی هاوسەر و مناڵەکانیەتی ئێمە لەو پلاتفۆرمای عینە و تومانە ئەگەر ئێمە دەنگ بێنینەوە یا هەر کاندیدێک دەنگیا بێ یاسای بنامە یاسای بیمە کۆمەڵایەتیەکان هەموو مناڵەکە لە دایکە بێ هەتا ئەگاتە 18 ساڵی ئەگەر بشخوێنێ ئەبێ بیمەیەکی ببێ موچەیەکی ببێ بژی پێی ئەبێ خوێندن و خۆڕایی بێ ئەبێ هەموو گەنجێک لە وڵاتەیە هەموو هاوڵاتێکە بێ مەسکەنی ببێ ئەم کۆمەلگایەوەنە ئیمکانیتە هەموو هاوڵاتیەک ئەتوانێ مەسکەنیە بێت تەسەیر کە ئەم هەموو پرۆژەی شوقە و بازرگانی کە کۆمپانیەکان و دەسەڵاتدارانەیکەن بەڵام هێشتا خەڵک کرێت چییە هێشتا خەڵک بخانەولانەیە من مەبەسم وەیە ئەم نمونەی مەمدانی بەڕاستی نمونەیەکی پرشنگدارە لەوەی کە خەباتی کۆمونیستی لە دژی ترامپی ژەکرێ ئەو هەموو شەڕۆشیان پێکرد مقاومەتیشی کرد سەربەرزانە لی دەرچوو بە بڕای من ئەوە سونەتێکی ڕادیکاڵی جەماوەری شۆڕژێرانەیە کە ئێمە کۆمونیستەکان لە شۆڕشی ئۆکتۆبەرە خاوەنی بووین و لە یەکەم مەنشورە ڕامانگەیانوە